ماوەی 27 ساڵە ئەم گەنجە لە چوار دیواردا بە زنجیر دەست و قاچەکانی بەسراوەتەوە بە پاساوی ئەوەی تووشی نەخۆشی دەرونی بووە و لە کاتی تووڕەبووندا ئازاری کەسانی دەوروبەر دەدات. تا ئێستا بەهۆی هەژاری خێزانەکەیانەوە هیچ چارەسەرێکی بۆ نەکراوە. ئەوە نەخۆشە پەکی کەوتن ئەوە چاوی لە دەستیدا خۆشم بەخوا نەخۆشم لاژەی تاقم نییە بەخواسە خانەکەمان گشتی خەریکە بتە پێ کەس نییە قوڕی بووە کەسمان نییە خوامانەیە. ماڵی فەتەح عەزیز دەکەوێتە گوندی کەلەڕەشیدی سەر بە ناحیەی سەنگاو. ئەو ناحیەی حکوومەتی بەعەز تووشی ڕاگواستن و هەژاری و ئەنفالی کردن. ئەم خێزانە دەڵێن کوڕەکەیان بەهۆی هێرشە بەردەوامەکانی فڕۆکەکانی حکوومەتی بەعسەوە تووشی نەخۆشی دەرونی بووە. وێرانم خۆم وێرانم بەخوای وێرانم پشتم نییە ئەبتمە ئەو دیۆقاپێکەوە زەختم هالێڵە مەقم زەختەکە خۆم پەقەراتی کوڕک بەدایە لە چوارپەلم ئیش ناکە وڵای پێویستیمان بەوەیە خانووە بۆ بکەن و بیرێکمان بۆ بکەن و بە پشتێک خوای گەورە ئادەسە حمامێک وتەوە. لە نێو دوو ژووری ئەم ماڵە گڵەدا 5 کەس دەژین. 4 کەسیان نەخۆشن و هەژاریش هێندەی دیکە نەخۆشیەکەی گرانتر کردوون چونکە هیچ موچەیەکیان نییە و سەرچاوەی بژێوی ئەوان تەنیا بەشە خۆراکی مانگانەیە. بای 10,000 بۆ تێرم پاکەت هەفتەیە نامێنێ لای ئەوێ بچم هیدری بۆ بێرم لای پاکەتچیەکان لە ناو بازاڕەکە خۆم بۆی دێن چەرخی بۆ تێرم پاکەتی بۆ تێرم ئەڵێ مریشکم بۆ بێرە بۆی تێرم ئەڵێ تەماتەم بۆ بێرە بۆی تێرم بخوا خۆم. وەک ئەم خێزانە باسی دەکەن هیچ کام لە ڕێکخراوە خێرخوازیەکان و لایەنە سیاسیەکانی باشووری کوردستان نە لە کاتی بانگەشەی هەڵبژاردن و نە لە یادی ئەنفالدا سەردانی نەکردوون. ئەو کچەشی کە هەردەم لە گۆشەیەکی ژوورەکەدا دانیشت بوو چاوی لەدەستداوە و چاوەڕوانە دەستی بگرن. خۆم بە گەوریەکەی خۆ هەر بیانێتار و پیرێژن ئەنە یاکەم سیۆڕۆکەم ئەوشە چاوی لە دەستیدا ئەوەی بەرچاوت پێش کەسی ئەمنەوە بەرچاوتانەوە وەڵڵاهی ئەم کارە باوشتە گشتی لە ڕێخوا خەڵ بۆی سندی گشتی ئەم خانیشە ئەم دەستەکانیشە بەخوا خەڵ لە ڕێخوا بۆی سندی ئیتا بۆیە. لە نێو ئەم ماڵەدا تەنیا ڕادیۆیەک هەیە کە هەواڵەکانی ڕۆژگاریان پێ بگەێنێت بەڵام ڕەنگە هەواڵی خۆش بۆ ئەوان پێدانی هاوکاری بێت تا بتوانن ژیانێکی سادا لەم گوندەدا ببەنە سەر. ژێر خاکی سەنگاو پڕە لە زێڕی ڕەش سەرخاکەکەشی چەندین خێزانی هەژاری لەم شێوەی تێدایە. ئەوان چاوەڕوانی دەستی خەڵکن تا نانی ژەمێکیان پێ بدات. چۆمان مەحموود ڕوودا و گوندی کەلەڕەشید لە ناوچەی سەنگاو.